بەیانیتان باش خۆشەویستان ئەمڕۆ سێهەم ڕۆژە ئەم ڕۆژ لە ئەوتە شیراتۆنین ئەمڕۆ بەشداربووەکانمان لە دووهۆک و زەخۆ هاتوون بێگومان ئەگەر دانیشتوانی تری شارەکانی تریش بن بەشدار بوو بن ئێمە هەر ئەیان بینین و ئەچنە بەردەم لیژنا بەڵام ئەمڕۆ تایبەت کراوە بە دووهۆک و زەخۆ و ئێستا چەند بەشداربێکی زۆر لێرن یەکەم جار یەک کچ ئەبینم ئێستا لە دانیشتو ئەچۆ قسە لەگەڵ ئەوە بکەم بەیانی باش خۆت بناسێنی شیلا محەممەد دانیشتوی هەولێر دانیشتووی هەولێر چەند ساڵە گۆرانیان والله هەر بخۆم تا ئێستا هیچ بەشدار نەبووم لە هیچ شتێکدا خۆت پیشە چیە ڕۆژانە بە چێو سەرقاڵ والله من دووبی دەکەم بەس لە درامای بەرنامەی کوردیشتە تەلەڤیزیۆنیشتە بەشدارم لەوانشدا باوەڕت بە خۆت هەیە کە بچیتە خۆناخی والله نازانم بەخۆم زۆر کەس دەڵێ دەتوانی بەس نازانم ئۆکێ هیوادارم بتوانی هیوادارم لە خۆناخی دووەمیش بتبینم زۆر سپاس ئێستا ئەوڕێتە بەردەم لیژنا و ئەو مامۆستا گەورانە لەوێن سترێس نیت؟ نا ئۆکەی دڵم سارد بۆتە نازانم کەمێک ئۆکەی سەرکەوتوبی ئینشەڵڵا جانەکەم لێوە شەرواحەیە فەرموو ئێستا توانی بڕۆ بۆ لای لیژنا بانی باش ینی باشتر ممنون ئەگەر خۆ بناسێنی ناوت چیە تەمەنە تمنم 29 ساله نام فخری صدیق هەرکیمەل ئاکری هاتم بەێ پێشتریش ئەوم پرسیوە ئەڵێن هەرکیەکان دەنگیان خۆشە بە شێوەیەکی گشتی ئەمیان دەنگیان خۆشە ڕات وای ڕاستە وڵی حەزان گەلەکە سەهونەریە سەهمت تشتی ڕاستی بەسەوەیە خودی نیعمەتەکە دوا هەرکیە هیوادارم بتبینم لە قۆناغی دووەم گۆرانی کێڵێ ئەمڕۆ خودی عەبدولواحد هەندێکی کوردی تورکیانە جاهویە خودەتا چمار دەدەیکی هەلبژێرە اینجا منەمەوێت گەم لەبێ یەکی بێژم لە ڕێکێکا دوور هاتیمە بۆ دیت ناتە دڵسۆتیمە یارێ بوری سلااف نەکرد چما تەس نەدیتیمە بۆچی خۆل بێ ناکەی خودان خونه از بیانیمه چۆن باشی بخیر معاف کاربی از 17 سالم دانشتوی هەولێرم بەس من حس کرد هەر گەر لاڵی دۆکی بەشدار بم کاکە یوسف ئەمڕۆ گۆرانی کێڵێ خودی لاڵی مە ترکاری بێژین خەڵکی ڕۆژاوایە ئەو حسکم بێژمەوە مەوالەکە یعنی یەک گۆرانی و ئامادە کردو نەبخودی ئەم گەلێکە زانیم پس مرۆڤ بۆ یەکەم جار یەکێکی حاضر کرد باشە بەرنامەی بێشتا بۆ جارای کەمی عاشق و دلدار و ڕەبن و دێڕا بە سەرسەری من و تەتازیە و سەر دنیای نەگەینێک بن دنیای ما بۆ چییە و خوسن لك ويدرا ببي بختي وما كان جمد لي تهيلا دي صواتي ودي مهلي هي ببخته وانا وفايا قالك سپاس سەرکەوتوو بی و هیوادارم و بینم لە قۆناغی دووەم ئێستاش تۆش بچۆ بە لای لیژنا
سترێز نەبی باش هەناسێکی خوڵ هەڵمژۆتەوە ئەوکە خۆشەویستان بەردەوامە بین گروپێکە بینم ئەوانیش لەوێ دانیشتون هەرچەنە زۆرن شوێن نییە بۆ من دانیشم ئەڵێ چیە یەک بانیانکەین بۆ ئێرە هەروەکو چاوپێکەوتن ئیشارەتێکە گێڵی وەرن دەکاتەیە یەک وەرن بۆ لای من بەیانی باش بەیانی باشتر خۆشتر سەرچاو لای ئێوە زۆر قەرەباڵغ بوو داوای لێبوورنەکەم هێنامی بۆ ئێرە ناناچینی ناواتیە بەلێ خالت لە ئاکرێ خالید بە تەمای ئەمڕۆ چ گۆرانیەک بڵێ خۆی سێ گۆرانیەک ئامادەم کردووە بەلێ ئەگەر ئامادە یان ئەگەر پێتی ئەمڕۆ هاتی بۆ ئێرەیان دوێنە شوێدی شەوێ یان دوێنە شەو هاتی ئەم شەو خەوتووی یا هەر خەو لێ نەکەوتۆ لە دێ ناخەوتم ناوەڵڵا تەمرین تەگر یا هەر خەو لێ ناکەم شوێدی من تەمرین کردن بەس خەومش لێ نەکەوت ئێستا خالید دەستە تۆ زۆر سترێس دیاری تۆ جارێ هەر لەگەڵ منایی ینی هەر قسە ئەەکەین تۆ نەسترێسی چۆن گۆرانی بەڵێ دشێن نانا من حسين تمنم 21 ساڵە لە ئاکرێن خۆت خەڵکی ئاکریت لە دەوروبەری ئاکرێن کەسی تیا خێزانەکەتان کە دەنگ خۆش بێ هوەرمەند وەڵڵای کەسی خێزانی من نییە بەسەزم ئەی کێ پشگیری تەکا لە ماڵەوە کە ببی بە هوەر خودی بەس خۆم پێشگیری خۆم دەکەم گەر مرۆ باوەڕی بخوابی دێ سەرکەویت وایە ڕاستە ینی کەس پشگیری و ناکە لە ماڵەوە یا پێویست هەیە بەلێ بەلێ سەرکەوتوبی گۆرانی کێڵێم وەڵڵا ئەمڕۆ گۆرانیەکی سلێمان هەرکی دەڵێم بەیانیتان باش چۆنن باشن کامتان گەورەترن تەمەتان چەنە با لەگەڵەوە قسە بکەم لە پێشە تۆ گەورەتری بەیانی باش باشتر خۆشتر ساڵ خۆت بناسێنی پێشکەفت دوو کاتیمە 21 ساڵان وەک بەهرە یا دەنگی هاتیمە لەکوێ هاتووی لە دۆک چ گۆرانێکەڵێ ئەمڕۆ خودێ ئەتمان ساڵە و کورونیەکی کوردی باکوور کاوە و هەر بتەنە یەک گۆرانی و ئامادە کردو یا گۆرانێک دوو گۆرانی بەڵێ باشە یەک پرسیاری تر پێشەوەی بچی بۆ لای لیژنا لە خانەوادەی ئێوە گۆرانی بەژی تێ نا دەنگ خۆشی تێ نا بەڵێ یعنی ئێستا هەموو نازەکەی ڕێ بە تۆ هەمووی چاوەڕێکا تۆ بی بە هوەرمەند بەڵێ دیرک خوشه و سیران گهین دوراوه دلی برین دار ساده کردی ناوه ای دنیای لیلی بیچه و بطاله وای ای دنیای لیلی بیچه و بطاله وای أما لدهوك بله خۆت بناسێنن تۆ یەکەم کەس نابم محمد يونسا اللي خلكي رجاوي كردستاني ما باجاري ديرك لدهوك دجيم بله چەند تەمەنت چەنە تمن 23 سالة بله ئەی ڕۆژانە بە چیۆ سەرقاڵی ئەخوێنی کارەکەی سواد چیۆ مەشغوڵی ڕۆژانە أمن شولي من عادية شولي أمر حرة دكم بس هنري جيب تكي كيفان بيتي کێ پێیوتی دەنگت خۆشە مالباتا من هوالي من دوستي من کەواتە ینی ماڵەوە ماڵی ئێوە پشگیری بله بانی باش سەرچاوێ من حەمدلله چوانی زۆر سپاس ناوت چییە تەمەنت چەنە لەکوێ هاتی ناوێ من محەممەد ئەزش دووەکی هاتمە شکەم پادۆمیس ئەس باژارێ دێرێکێمە ئەش ڕۆژاوای کوردستانی تەمەنم 17 ساڵە ئەمڕۆ گۆرانیکی ئەڵێ خۆدەی گۆرانیت عەبدولقاهر زاخۆی بە تەمای چیت ئەتەوێت دڵی ڕاکێشی بۆ خۆت یان حەز لە دەنگێتی بۆ گۆرانی ئەوت هەڵبژان خۆدە بڕاستی خەموژانت مرۆڤی دەردخت و عەبدولقاهر ئەس گەلێک حەج دەنگیوتکم غەمبارم گەلێک هێشتا 17 ساڵی خۆدەس حەج دەنگیوتکم ڕاستی هونەرمەندی منە ئێکەمینە سەرکەوتوبی هیوادارم بتبینم لە قۆرانغی دۆم چکە حەزم لە قسەکانە هەیە ساڵ ئەوەندەی و چەند ڕۆژێمە تێبینیمان کردووە زۆربەی خەڵکەکە دێ دروستە سترێسە دروستە نیگەرانن ئەوانە بەس دەنگیان ناتە دەرێ دەڵێ لە ماڵێ بۆ کچەکان گۆرانی دەڵێن بەحا نابێتێ نابێتە دەنگی خۆشیش بێ وەدەر ناکەوێ کەس نازانێ دەبێت دەنگو بدەنە دەرێ ینی ئەوەندەی دەکرێت دەنگی خۆتان بدەنە جێگرە ئەو جار گۆرانی کوردی بڵێن
کوردی بەو معنایە ئێستا مەسەلەن ئەو گۆرانیانەی کە دڵی کۆمەڵگادا هەموو کەس دەیزانیا مەسەن بابیشت دەیزانیا دایکیشت دەیزانیا ئەتۆ دەچی گۆرانی کابرایەکی دەڵێ مەسەلەن پارەکە گۆرانەیەکی کتووە لە حاڵی خۆی گوێزارە کابرا پرۆبلێمی شەخسی خۆی هێناوە کردوێتی بە گۆرانی ئەی دڵم تۆقی ئەی مردم ئەی دافەتام ئەوە نابێتە گۆرانی شتێکی بڵێم کە باکڕوندێکی هەبێ لە کۆمەڵگای خۆماندا دەنگ و وە دەرخەن نسرین امرو بارجیان خوشتر لسالی بارجیان اف چند ساله من ندیتیه من bir yadayka خکریه با چی هاتی تو درن کاتی نارین و هی نارین هی نارین هی نارین شینم 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 منم 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 من چاوت یارو من شینه هواره دای از قربان ما رو شکینایم بیراته ما شبکینایم خوناته ابرو از دایکا چند زارو کامیه اشت عاشقم کردین و دش خاطر آمیه خود بناسيني ناو چه تمام ناوي اياز الخلق رجاوامه ونوكل كردستان الجيم دهوكي باجار دهوكي از چی گۆرانیە کە ئامادە کردو ئەمڕۆ چی حاضر کردی؟ چند ستران فلکلور یه باجارمه یه رجاوام و چند ستران هاده و چیزی که خوش انشالله می عبدالعزیز اسمه از جوتیارم میرزا از کرد رجاوام الباجای دیرکی و از جدهوکی هاتمه ویده 24 سال لە ماڵی ئێوە هونەرمەند هەیە؟ بله ماڵەمە بخۆ و بنە ماڵەمە بخۆ هۆنەر ینی هۆنەر دەست پێکردنە باوێ منە مامێ منە باوێ من هۆزانوان و ئاوازوانە لێ دەرێ ئۆرگەیە مامێ مژی ئەوجی ستران بێژە ستران بێژێ لێ دەرێ گەلێک ئامارەی موزیکینە پس مامێ منە لێ دەرێ ئۆرگینە هەنی تقریبا ینی هەموو خێزانەکە هونەرمەندن بله ئەتەوێ ئەمڕۆ چ گۆرانێک بڵێ کە چوویتە بەردەم لیژنە حەزکەم من شتێکی فلکلۆری بێژن شتێکی فلکلۆری کوردی کورمانجی دەبێژنێ حەیرانژەڕ ئەو ینی شتە گەلە خۆشە ینی کوردەواریە شتە کوردەواریە وليد حسين جدهوكي هاتيمة عمري من 20 سالة بله وەلید تۆ جلەکەی منە لەبەر کردو یا من ئەوەی تۆم لەبەر کردو والله بكيفاتها وەڵای ئەوەی تۆ جوانترە لەوەی من بەجددی زۆر سپاس زۆر سپاس وەلید ئەمڕۆ گۆرانی چی سترانی چی دەبێژی گۆرانیەکی ئەو کوردی ترکا دەبێژم نەڵێ مەوال و ئەو شتە نانە دەبۆم بێر بێژم استرچاوی من تمینا بارانه درد دلیم گران چاره نایی آخش دردی فسادان سور گلامن تو زینبونه هزیممم هوالامن خاینن ببختن اوک و عوان مدور خستن جهف کرن نخازن سرگل گولا باغچانه سرگل کچا کردانه سرگل مرگی چیانه سرگل آمن دلم دمین آچیا دلم جیرا حلیا دره و خاین دنیا سرگل آمن وەلید ئەگەر من لیژنە بم یەکسەر ئەڵێم تۆ چیتە قۆناغی دووەم مێکەپەکەم دیسان تێک چوو زەرکەوتووی گەلێک سوپاس هەرسا بەڕاستی دەنگت خۆشە
سپاس من زۆر نازانم ینی من بە هەموو ئەڵێم دەنگی خۆشە بەڵام تۆ بەڕاستی دەنگە خۆشە گەلێک سوپاس هەرساو سەرکەوتوبی هیوادارم لە قۆناغی دۆ گەلێک سوپاس ئینشاءالله وڵی من حەزەکەم وەرە بابێکەوە بڕۆین بۆ لای لیژنە یەکسەر باش یەم لەگەڵتە یەکسەرە چین بۆ لای لیژنە واستەیەکەکەین شکۆ من حەزەکەم ئێستا بتبینم ینی حەزەکەم ئێستا گوێم لێ بە گۆرانی بڵێ بزانم لیژناڵێن چی؟ ماسۆ بە خێرە یۆڕۆ گۆرانێکۆ خۆش بوو و باوەڕم پێێتە بوو بینەوە ئۆکەی لە باکستەی جەمێنمەوە تاسە بەز لە بەر تۆ ئاتومەت هێرە بابزانی لە بروی مەیکەپەکەت تێگەم ئۆکەی وەلید گود لاک بڕۆ بە بەختێکی باش چاوی من تمینا بارانه درد دلم گران چاره نای دور کتمه سرگلم خبر نای آغج دردی فسادان سرگلم تو زینبونه هزیممم هەواڵامن من وەک خۆم بەڵێ بەڵێ پێنج بەڵێ پیرۆزە فەرمووە پیرۆز جیهات وەرەگە چەند پێنج بەڵێ یەکەم جار کەوتی گۆرانی دووەم بڵێ هەستە بەچی والله نازانم تێکتر ساڵ من دڵم وەستا وەلید وتمە ساگەر بڵێ نە یەکسەرشم دانیشم لە ئێستا ما بڕۆینە دەرەوە تۆ بچۆ بەلای خات و دینە چونکە ئەویش چاوەڕێی تۆکە قسەی بۆ بکە و دوای قساکەینەوە ئێمە باشە دەی پیرۆزە بەخێر بیتەوە سپاس هەرساڵی ئەمە چێوەنە بە جوانی و بە دەنگ خۆشی و ئەم شتانە گەلێک سوپاس لەکوێوە هاتووی ژدەوەکی هاتن زۆر بەخێر بێ سەرچاو لێژنە چی پێوتی والله گەلت دلێواناوی ئارێ وڵە زۆر چی گۆرانیەکەوت گۆرانیەکی شەریف سۆرگوڵا من و گۆرانێکی مامۆستا عەبدولقادر زاخۆلی لۆمانەکە هەردووکی زۆر خۆشە دەستت خۆش بێ و پیرۆزە بێ گەلێک سوپاس هەرساڵی یاڵات بینینەوە ئینشاءالله پێکوێ گەلێک سوپاس هەرساڵ نیوەڕۆ باش باشی سەرچاوە باشم گەلە باش ساڵ لە کاتژمێر چەنەوە لێرەیت دێ دە و نیو لە دە و نیو لێرەی بەلێ لەشە ساق بێ گەرمە دەرەوە دێ ینی تۆ قاتیش لەبەر کردووە خۆکەشخە کردووە ئەیمان هونەرمەند لازمە ستایلیژی بشێکی باش وڵا ئافرم بە دڵمە خۆت بناسێنە ناوت چیە تەمەنت چەنە ناوم مەتینە تەمەن 21 ساڵە ئەز بەخۆ خەلکی ڕۆژاوای کوردستان و باژاری قامشلۆ و بۆمای 9 ساڵە لە زاخۆ دەژین ڕۆژانە چی ئەەکەیت بە چیەوە سەرقاڵی چۆن ینی ڕۆژانە مەشغوڵی چیت خودێ ئەز قوتابیمە لە زانکۆی دهۆک چێ خوێنی وەرگێران هەر وەرگێڕانی هەموو زمان چەند زمانە زانی گێرانی کوردی عەرەبی ئینگلیزی ئافرین وەڵڵا گۆرانی کوردی عەرەبی ئینگلیزی گۆرانی کوردی دەزانم عەرەبی دەزانم بەڵام لە پرۆگرامە دێ کوردی بژم ئینشاڵڵا بە تەمای بچیتە قۆناغی دووەم باوەڕت بەخۆ هەیە بچیتە قۆناغی دووەم بۆری بخۆیە ئینشاڵڵا دێ دەرباسم مادامەوە باوەڕ بەخۆ هەیە گۆرانێکم ناڵم بڕۆی بەبێ گۆرانی بەبێ ستران ئێستا چاوێ من لێرێ ماتونە هات شەف دێرێژ بوو دیسا ئەستەنێ مام حەسرێ من بوویە تار و مار گولیلکا بۆ هارێ تونە هات چاوێ من لێرێ ماتونە هات شەورەش بوو دیسا ئەستەنێ مام حەسرێ من بوویە تار و مار
كلی الكابوهارتونه ها ناوتیە یاسر یاسر چەند ساڵی تەوانێت چەنەوە لە کوێتی از جدو کیاتیم عمره میجی 17 ساله 17 ساڵ ینی ئەخوێنی خوێنم لە پەیمانگە هۆناری جوان چی خوێنی بەشێ موزیکێ دووەکی هۆناری جوان بە ئەی چ ئامێرێک ئەژەنی کەمان شنیکۆ دەست پێکە کەمان ساڵەیەکی و دوو ئەف ساڵە چمە مەرحەلە دوو کەمان عازف دکەم بەلێ سەرکەوتوبی باوەڕت وایە بچیتە قۆناغی بەلێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا ئەی لە ماڵەوە کێ پشگیری تۆی کرد کێوتی بچۆتەوە دەنگت زۆر خۆشە وڵا برا و خشک و دایک و بۆ بە هەمی هەموو بسمۆم و ئەوە هەمی کاتژمێر چەنەوە لێرە والله لا نهونيوه نهوني والله عفوا. يعني اي والله ئەی کاتژمێر چەند هەستای لە خەو والله شاشي بياني بەقەدەر من ئازای تۆش ئەزانی دوني شاخوتم وشاشي بياني هستم پرۆڤەتە کرد بالي وڵا ئافرم بەقەدەر بەس من زووتر خەوتم 12 خەوتم 6 هەستام اي والله تو لما زيرك زۆر سپاس خۆت بناسێنە ناوت چێتە من نبيل حسن ومن خلجي زاخم وخوينت كارم لزانكوي زاخو بالێ پرسم نەبیل لە خێزانی تۆ لە خانەوادەی تۆ کەسی دەنگ خۆش هەیە هونەرمەند هەیە براسي بالي هيا ماموستاي هنري كردي تحسين طه بصمامي دايكو منها ئەوەنە نزیکن بله يعني طه بابيرم باوكي دايكم برانه يعني باوكي تحسين وباوكي دايكم برانه اینجا ئێستا خەڵک چاوەڕی زۆر لە تۆ کاکە دەنگت ئەوەنە خۆش بێ ئەوەنە بارێکی زۆرم بەخۆم هەیە و سەردەکەم ئینشاءڵڵا و ئینشاءڵڵا سەیریەکەن چی سترێس نیت کە ئەو مامۆستا گەورە نبینی ئەمڕۆ بەخۆ تۆزێ ینی بەس مشکلە نییە ناوێ من خەلات ئەحمەدەش بۆ ژێرە زاخۆمە تەمەنم 24 ساڵە لە زانکۆی زاخۆ دەخوێنم چه بەشێک بەشێ بانک دارایی بانکی دارایی و بانکی و زۆر دوورە لە هونەرەوەنا عرب خودێ ئەی چی وای لە کردی حەز لە گۆرانیتن و هونەر کرد خودێ دەستپێکە دەنگی من پۆشی کەسێت دەوروبەر و خێزانە من ینی ئەوانیش دەنگیان خۆشە نەخێر بەس دایکم جانمانات بێژت لە ماڵەوە ینی نە چ جێدی ئەمە یەکەم جارێکێک بڵێت دایکم دەنگی خۆشە نازم هەمووڵێ باوکم براکەم دراوسەکەمان بەس کەس ناڵێ دایکم خودێ پۆ لازم مرۆڤ تشتێ واقع و ڕاستی بێژێتش بەرهەندە بەلە گۆرانی کێڵێ ئەمڕۆ سترانی کێ دەبێژی سترانە مامۆستا هونەرمەند عەبدولقەهار زاخوی و هەگەر مەجۆل هەبی مەوەلەکە حۆجی زاخوی ناوێ من یوسفە ئەس ساکنجی ناحیە شلات زێمە شوێرە هاتی مەلە یوسف نا یوسف چەند ساڵە گۆرانیاڵی خودێ مش بچیکاتیەوە خۆم ماڵەمە ماڵەکە هونەرمەندە هونەردۆستە ماڵباتەمە دەنگت خۆشی ناودا سترانات بێژن گەڵێک کە کەس مرۆڤێتمە نزیکتمە سترانات بێژن مژی ئەمە شواگرتە بچیکاتیەوە خۆرە سترانات بێژن بەس حەتانو کە ئەس بەرنیاس نەبوویمە مژی بەریڤا زانێ بەرنامە ئەسەمە بەرنامەی من گوتێدا پێشکەم هەکە هاتو ئەس چما قۆناغا دوێ واسا قۆناغ هەکە هاتو ئەس وەرگرتم اینجا دێ پێشکەم بەرنیاز بم بە حەزەمە ئەس بەرنیاز بم سەرکەوتوبی مەشغوڵت بینم وڵی تێبینەکانی مامۆستا جۆ دەدەمێ بەڵێ وڵی لەسەر ستۆریەکانی پێجەکەتان سەیری تێبینەکانیمان نەکرد کە بچ بڵێن چناڵێن بەڵێ ئافەرم سەرکەوتوبی خۆت بنا من یاسر شەفێت تەمەنم 20 نازانمەرە 27 دانیشتوی هەولێرم دانیشتوی هەولێری چۆن بوو یەکەم ڕۆژ نەهاتی کە بۆ دانیشتوانی هەولێر بوو ئەمڕۆ هاتی چون من لە سەفەری ئێران گەڕامەوە تا جوابی فحسەکەم دەرچوو لە بەرەوەی کە خۆپارێزی کۆرۆنا لە ماڵەوە خۆم قەرەنتینە کرد تا جوابی فحسەکەم ماتەوە جوابەکە چی لەخوا بەزیاد بێ توش بوو نیمە لەخوا بەزیاد بێ لە بەروەژ من وەی کو خۆشەویستێک با وڵاتەکانی خۆم گوتمەگەر نەخۆش بم بە ئەوانی کە نەخۆش نەکەم لە ماڵم تا جوابەکەمێتەوە ینی ئەگەر پۆزیتیڤ بووایە ئەس ئەم دەرفەتەوە لە کیسە چوو بەڵام لە بەش نییە بەڵام خەڵکەکە گرنگترە لەو دەرفەتە کەوتوبی بیرکردنەوەیکی زۆر جوانە بەتەمای ئەمڕۆ گۆرانی واللهی ئەمڕۆ گۆرانی مامۆستا سەید عەلی ئەزغەری کوردستانی کە لە تەبەقەی بەرزە دامناوە بڵێم گەری ویستیان گۆرانی دوم بێت هەمومان حەسەن زیرەکی دەناسین گۆرانی حەسەن زیرەک دەڵێم سەرکەوتوبی هیوادارم بتبینم لە خۆران ئینشاءڵڵا ئەتوانی ئاوا بڕۆی بۆ لای لیژنە چی وای کردبێتە ئێرە بە خدای لە بەردوشت زۆر مهم لە بەردوشت هاتووم
لەبەر گۆرانی ناتم ئەکیت دەنگە خۆشە؟ خۆشە تا ڕادەیەک ئۆکەی لە خەم رازیم بەس لەبەر دوشتی زۆر بینتر لێرە حەزرم چینە و دوشتە؟ بە خودای عەبدولقەهار و عەبدولقەهار ئێوە یەکشتە؟ عەبدولقەهار و عەبدولقەهار هەر دەرێم عەبدولقەهار بەخێر بێی زۆر چاڵ بەخێر بێی زۆر سپاس بۆ تۆ زۆر سپاس باشم من هاوکار سابر لە شاری کفریەوە هاتووم بەڵێ لە گەرمیانەوە بەڵێ تەمەنم 23 ساڵە بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە خەریکی چی دەخوێنی؟ هی لە ئەوروپا بووم هاتوومەتەوە ماوەیەکی زۆرە چاوەڕێی بەرنامەیەکی وەهام کە بیستم ڕاستەکە هیچ تەمرین و شتێکم نەکردووە دوێنێ بیستم ئەمڕۆ هاتووە بەخێر بێی سەرچاو چەند ساڵ لە ئەوروپا بووی چی دەکرد لەوێ؟ لە 2015 لە ئەوروپا بووم خەریکی ئیشکردن بووم لەوێ کاتشمەوە بە بۆنی معاملەیەکەوە بوو ئێستا چمەوە بەڵام باش ئەمە خێری پێوە بوو هاتم بۆ ئێرە زۆریشم پێ خۆشە ینی کە گەشتم بەم شتە منیش پێم خۆشە کە ئەو دەرفەتەی تیا بوو لە بینی سەفەرەکەی توای بێ بۆ ئێرە ئەوە زۆر خۆش بوو بەلامەوە ئیشەڵام دەرفەتەش ئەقۆزمەوە لە بەرەمی ماوەیەکی زۆر زۆرە چاوەڕێم دەرفەتەکەم باوەڕت بە خۆت هەیە کە پشتە خۆناغی زۆر باوەڕم بە خۆم هەیە مادام ئەوەنە زۆر باوەڕ بە خۆ هەیە من حەزەکەم گوێم لە گۆرانیە بێت سوتاندوتە هەموو جانی من بسووتێنێ ئاهوو ناڵای من سوتاندوتە هەموو عومری من بسووتێنێ ئاهوو ناڵای من هەتاکەی من بیچێژم دووری هەتاکەی من بیچێژم نازت دوعا دەکەم شەو ڕۆژان من بسووتێنێ ئاهوو ناڵای من پیر لە چیەکەیتەوە؟ زۆر بێتاقەتم چەند مانگێکە لە ماڵەوە بێزار بووم باشە با گەشتێک بۆ دەرەوەڕێک بخەین تۆ هیچ کۆمپانیایەکت پێشک دێت چونکە زۆربەیان تاخراون بەڵێ کۆمپانیای کۆش تراڤڵ ئێستا دەستی کردووەتەوە بە فرۆشتنی تیکت و ڕێخستنی گەشتەکان با سەردانێکیان بکەین و گەشتێک ڕێک بخەین کۆمپانیای کۆش تراڤڵ گەشت بکە لەگەڵمان قلت دي لربنا بقود المكتيا زود رنگ بود هاتی تو چی بچێک بلندتر بۆ من بێژی؟ من دي جارا عاولي لەو حەدەیکە لێرە ئەمەدامان ناوەن دووری لێی سەر هەڵێنە چاوم لێکە ئارام بگرم گۆرانی کەش بڵێ باشانسەکەت باشتر بێت بتاريا شوارجنا دەنگ خۆش عزیزی من بەرناکە بتسترانەکە دیبێژی بخۆ دەنگی گەلە خۆشە سڵاوێت مەل سیپەی بکە هاتم من ئازاکە دلێ من گەلێک نازکە من نەبێت کەسێک بێژم منە ئەخ بوو دەردی بێچارە ئەخ بوو دەرمان بۆ ئەو یارە پیرۆزە وخەلکیت باژی ڕێجوانێ من خەم دەریایەکە کرەی ئەو گەلێک تون هەردوو ستەرانەژی تون گەلێک کاتخۆر بلا من نەکێربام عشقۆ ئەڤینگەلتە یار لبلا من نەکێربام عشقۆ ئەڤینگەلتە یار ڕاستی دێڕێوە ما پێکەنی نیدێ بۆن ڕیۆبار
الموضوع والله ما مصا اول زاره كان مقابله كان مشكله يكي دي بخو كيف اخو بيش هسا من اول هروم زاني قالته ما بيدك كثير هم ذاهب قالته ديلي هو بس دوای دیتمنا شرم دەکەوە وانە بەرحاڵ عاشق مابە بە چاوی من پێکەنینێکی جوانت هەیە ڕۆیەکی خۆشت هەیە وەڵا لە دڵەوە حەزمان نەکرد بڵێن بەڵێ دناو خەلکی بەحسا من و تەیەم باڵێ پیرۆزە بچی گوت باڵێ ئەزر زاخۆی بێژم بەلێ کوردستان ستار سڵاتان لەبێت لە باکسێژی پرۆگرامەوە لەگەڵتانم دەچمە لای بەشداربوان و دەیان دوێنم ئەوان بە جۆش و خرۆشەوە چاوەڕوانن بۆ ئەوەی لیژنە گویان لە دەجی بگرێت نسرین ئەمرو بارە ژیانە خوشتر لە ساڵی پارە ژیان نسرین ئەمرو بارە ژیانە خوشتر لە ساڵی پارە ئێستا باڕون بوو سەیران ژیانە بوو ئەو باغە و گولزارە لە شوێ بەشداری زاخۆ لە زاخۆ بەشداری ئەی تۆ ئەزی زاخۆ ئێمە هەرسێ لە زاخ هەر سێکتان لە زاخ بەڵێ ناو چیە ناوم وارازە کاگەرەس کاگەرە چۆن خۆت ئامادەکردەوە ئەمڕۆ کە بەشداری پرۆگرامە دەکەی والله خۆم باش ئامادا کردووە و تێستم کردووە لە ماڵەوە لەگەڵ هاوڕەکانت پرۆڤەتان دەکرد بەڵێ لەگەم هەرسە هەرەوە بەردەوام بە گیتار و دادەنیشتن بە ئۆرگەوە لە ئۆرگۆ بەڵێ هیچ ئالەتێک دەزانی بژێنی تۆ ناوەڵە ئەمەزانە لێ تو بووی سترانێک لێ تو بووی هەلبەستێک لێ دەگەڕی سەر زمانی من لێ باجۆمان لەبێت بزانم چ گۆرانێکمان پێ دەڵێ بۆ دەڵێ لەسەردا ئەف چەند ساڵە من نەدیتیە من بریادەیکە خۆ کردیە ئەف چەند ساڵە من نەدیتیە من بریادەیکە خۆ کردیە پرچادایکە مسپی بۆیە بێژن دایکە تەپیر بۆیە بێژن دایکە تەپیر بۆیە گوری تەبم دایکەمە پرچە دایکە مسپی بۆیە نەمینم دایێ بێژن دایکە تەپیر بۆیە بێژن دایکە تەپیر بۆیە گوری تەبم دایکەمە دوو گەنجی تر دەبینم لە سەرەوە سێلفی دەگرن منیش دەستم لەگەڵیان بەشدار دەبم ئەی زۆر سپاس بۆچی هاتی تۆ درەنگ کاتی هەموو شت کۆتایی پێهات بۆچی بە جێتێشتم بۆ منەدا بەدەست هاتوونە وقتت این دفمه ترسن بس صيدا يوشم ذا لازم هي فيتشتي بيشوف ام 20 الصدي ام درجه زان اوا ترسي ام زان چكي ام خو هنرمندن بس ام ترسن وقت ام نكسترانو استرانو بخو طبيعته مرغ ترسن حتى انه كتشتر مسرحيه ترسم او تشتكي نعيبيه بالعكس او وقت هنرمند ترسد او رزقتنا كبو وخل كبرون بريويكو يعني اشتكي جون بيشكش دست بكن بين سر مسرحيه دفمه هذا قالك جون بلا استرام بد بلا جاري موال نبت
استرانه بشتینگی بلا موال چون استرانه تشن باشتر دنگی خود باشتر موال بیرت ما قالك زحمته يعني موال هم سكتونه که تو بيجيم نشن بزانم كن المسافات دنگی تشوي اداي تشوي احساس هم موال بو حميه زحمتش موال بیرت ما يعني قالك بزحمته بلا پسته به دست بکی پاشی موالش سرکت نبو همیات خوازن انشاءالله سلام بابچینه لای او بجربانه او جو خوشن دروس کرو لگل هاورین یعنی لگل ما بن aman Savet yarımın şine Hevvare daye az kurban Yar şine şine Aman 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 Savet yarımın şine Aman daye az bir kurban لچو هاتوی دوک ناوتیم بخشی ابراز بخشی جان زۆر بەخێر بی ممنون چۆن خۆت ئامادە کردوە ئەمڕۆ بەو چاکەت و خودی کراست باش. جوانەوە هەژ یەک دوو گۆرانیەک ئامادە کردینە نێرێ و باری ژی بخۆهەیە ژی پێ بیاخۆت گەلێک باشە کۆسترانێکی بۆ هەواڵە بێژە بزانم چت بێژی ئەو ستران جگە لەو سترانانەی کە لە ئامادەت کردوون بۆ ژوورەوە بیان لای لەلایەن لیژنەوە گۆرانی جگە لەوان ما روژکی نایم بیراته ما شبکی نایم خوناته رنگی منای برچاوینته تزوج بیر کرم یاری دەمەوێت بسمەلای کۆمەڵە بەشداربێکی تر با بزانم ئەوان لێرە بۆ بە بێدەنجی ڕاوەستاون ها؟ سەمان دەکرد بەس با مرتاح نیست باسی چت دەکرد مادام قەقسم بۆ بکە دەم گوتی چت حاضر کردی چت حاضر نەکردی گۆرانی شت ئەتوی چت حاضر کردی من گۆرانیەکم حاضر کردی عەبدوڵواحەد زاخۆیە زۆر باشە بەخێر بێی لەکوێوە هاتووی لا بەردەڕەش ئەیتۆ لاکرێ ئەیتۆ لاکرێ بەخێر بێن هەی سڵاف بۆ ئاکری پێشتر بەشداری هیچ بەرنمەیەکی ترت کردووە نەخێر نەخێر تۆ بەشداری نەکردەوە تۆ نا بس روما شاي وشتانا يعني لقى او برادرش الشاي ايتو من بله بەشداری کردووە زۆر باشە چۆن بۆ بڕیاردا دیسان بەشداری پرۆگرامێک تر بکەیتەوە والله پروگرام لدنگم کم زن دنگم خوشه ام من بجداری او برنامه بیم زۆر باشە ئەیتۆ چۆن بۆ بڕیاردا بەشداریان والله لێرە ئامادەین ئیتر قسەک هەیە دەڵێن ژیان بەردەوامە بە هەموو شتێک دەبی خود تاقی بکەوە ئیتر هاتن خود تاقی بکەینەوە و بە تەمای خۆی دسته بابو برامه ابرو از دایکا چند زارو کامه اشت عاشقم کردین و دشت خاطر آمه ابرو از دایکا چند زارو کامه اشت عاشقم کردین و دشت خاطر آمه از به حالم ده و از دلالم ده خودی خراب که زواجانش ده از به حالم ده و از دلالم ده خودی خراب که زواجانش ده گیرو گیر تو تشبیر کن غابه
نکن من گیرو گرداتش بیر کن قامکش هزگات نکن از نشیامت لیش کستی یه پاگری بینات صوتی از نشیامت لیش کستی یه پاگری بینات صوتی وكوني كون كنا جرقم ضلكم يا دالي انا ويادي غمقين ودل بشيوم بيروانا باريليوم واسخو طبعا بيجم بالي تاك ميكائيل طبعا دقيقا بله من بتايبت تنشين اوي بيجوي بيمان كنت بله او حتما دبي بله من خم دریای کاکیره پرۆڤەی زیاتری دەوێ باشە لەبەرەوە داوای لێ برد لە یەکەین سوتان دوتە هەموو جانی من بسووتێنێ ئاهوو ناڵای من بەڕاستی من چاپاش بۆ لێدەم Ay dalaya singe meke çeke xudet zanit والله من تتقرا من كيفت فيه بس باش اگر هاتم پیامک بوم لکانی لروشنتر طبقة كتب قرة دنقت في سكبلينكا ما ترسى Faiz bu baran mebari المتقدم بس خوش پیرۆزە بریوانه مالورانه هیواداریم بۆ جارێکتر باشتر خۆت ئامادە بکەیت باور بکە گەلک ژتە غەریبە بۆ خۆم دوورم نایگەمێ کەس نیاوەڵامی دەمێ ئاخ بلبل داخەزادی هەرە بێژە وچاسلی دانیشتووە لەسەر کورسی نوقتە بە نوقتە داینووسی دەبڵێ او صوراني قو بالي بس ابزا خويد بيجم بالي خوش من نبرنا خودنا كان شدردار كابن دستي بوادار كابن دستي بوادار خودنا كان شدردار كابن دستي بوادار كابن دستي بخير بي سپاس دەکەم گیانەکەم مەمنون من سنوور صدیق لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتووم ئینشەڵڵا بتوانم لەو بەرنامەی شرکەتێکی باش بکەم و زۆر لە مێژە بە ئاواتی ئێرم ئەو ڕۆژی ئاواتەکەمە کە بزانم چ دەبێ ئینشەڵڵا پێم خۆشەکە ئەمڕۆ لەگەڵمانی کەواتە سنوور شتێکی هەڵێن قەت لە ژن نەپرسیت قەت لە ئافرەت نەپرسی تەمەنیشانە بەس من لێتە پرسم وە بزانم من خۆم ئافرەتم قەینا لێو پرسم نا ئیرادینێ من تەمەنم 39 ساڵە پێتۆ دیار نییە ماشەڵڵا زۆر جوانی سنوور ئەتوێت چ گۆرانێک بڵێ ئەمڕۆ والله ئینشەڵڵا بتەمام ئیمامۆستا میکائیل بڵێمەوە عمری جوانی ئینشەڵڵا کە بتوانم بە جوانی بەرگوزاری کەم چون زۆرم سترێس هەیە و ئینشەڵڵا کە موفق بم یەکەم جارتە بەشدارێکی لە پرۆگرام کەم جارمە بەلێرەوە ئەم کاتۆ باش کاتێ تۆش زۆر سپاس من عومەر لە قەزای بەردەرەوە شەواتم لە کێوە لێرە لە کێوە لێرەم بەڵێ ئەمڕۆ هاتم ئەمڕۆ بەیانی 24 ساڵ ڕۆژانە بەچێوە خەریکی سەرقاڵی کار دەکەم لە چێشخانەوە و لەگەڵ کاری ئەوەش دەکەم هونێری بە شەوان زۆر سپاس ئەمڕۆ تۆ گۆرانی کە بڵێ بەڵێ هەندێک ئەوم حازر کردێ گۆرانی نایلم باشترە
بۆ نهێڵی بۆ پێم ناڵی پێم ناڵێ بەخوا گۆرانەکان لێ ناچم حەز ناکەم ئێستا بیڵێم گۆرانەکە مەڵێ بەس پێم بڵێ هیچ نییە مەزەری خاڵقی سەرکەوتوبی زۆر سپاسە و سترێسە بینم لە دەم و چاوتا هەوڵ بە کۆنتترۆڵیکەی هەوڵ بە هەناسەیە قوڵ هەڵمژی دەبێت سەرکەوتوبی بەخێربی زۆر سپاس بارێز زۆر سپاس ئەمن عەدنانم کوردێ باکوورم عەدنان تەیموور لە دهۆک دژیم تقریبان 11 ساڵی تەیە گۆرانی کێت لە مێشکەکە گۆرانی کێت ئامادە کردو بیڵێ خۆم گۆرانەکەی خۆتە باڵێ گۆرانێک تۆزێکی گۆرانەکەم بۆڵی لێرە سەرچا ئەڤینات گەلتە من بەسە وەستیە من عشقاتە بەسە نهێڵان تەبوو من هزر و بیر فێل و دراوێن تەمەن بەسە بەڵێ من جیهاد ئەس خەڵکێ زۆخۆمە 22 بەڵێ هەر خۆت سترانبێژی لە خانەوادەی تۆ لە خێزانی تۆ یان باوکو و خوشک و برا و کەس دەنگی خۆشە؟ بەس براکە منە بەس براکە سەرکەوتوبی هیوادارم بتبینم لە قۆناغی دووەم سپاس بۆ ساڵیش هەندرین لە شێلات زیاتمە بەێ لە شێلا دەست 24 ڕۆژانە خەریکی چیت بەچێوە سەرخاڵی؟ خۆدەی هەر ستران ئەم ستران ناخواندنینە کارکردنجینە هەموو هوەری ستران هەر هوەر هەیە سەرکەوتوبی چەند ساڵە گۆرانیەڵی چەند ساڵە سترانە بێت؟ 13 ساڵەکە 12 ساڵەکە ئێوارە باش؟ باشتر سپاس خۆت بناسێنی؟ من دارە عوسمان خەڵک کەرکک خەڵکی کەرکک چۆن بوو دوێنێ نەهاتی ئەمڕۆ هاتی؟ بەخوا دوێنێ درەنگ هاتم ساعات 4 گەشتمێرەتێن ڕۆشنەتەوە ڕاستە دوێنێ زۆر ماینەوە باوەڕێمان کرد تەمەنت چەندە؟ 30 ساڵ 30 ساڵ چ کارێکی؟ شوێنە دەوامەکەم سکوتی زۆر باشە ئەمڕۆ بەتوانای گۆرانی کێ بکەیت؟ مەقامێکم حازر کردەوە لەگەڵ گۆرانی برادەرجان گۆرانی زۆر خۆشە سپاس دەکەم باوەڕت بۆ هەیە کە بکەیتە قۆناغی ئینشاڵڵا من لە دهۆکم ناوە من شینوارە شینوار یعنی چی؟ یعنی عەرەبی دەبێژن ئاسار شتەوە ئەی تەمەنت چەندە؟ 21 ساڵ دەبمە 22 هێویە 22 هەیڤا 11 چەنی 11 ما بێژم یعنی چ ڕۆژێکی مانگی 26 هەیڤا 11 کاتە من و تۆ یەک بورجمان هەیە کەوان کەوانی تو چێ؟ منیش کەوانە کەوانی؟ منیش بەس تۆ شەرمنی تۆ شەرمنی من شەرمن نیم بەس تۆ شەرمینم ئەکید؟ ئەکید چ گۆرانێکەڵێ ئەمڕۆ؟ گۆرانی دووگیا بێژم یان هەولێریە؟ بەدڵی خۆت بەتەمان چیت ئامادە کردووە؟ ئەس زێکە عەبدولقاهر زەخۆی بێژم بۆچی؟ ئەبخۆ من حەزی لە دەنگی خۆشە هەر کەسێکی بیت ئەو برادەرانە دەنگی وە زۆر خۆشە بەس دەنگی عەبدولقاهر زەخۆی ئەو سترانەی ئەو شتێکی تایبەتە بە من بە دەکاتە گۆرانێکم هاریم بکە بەلکی بشێم ئیدیتە نەبینم هاریم بکە چەنکی زانی عشقاتە دادینم خوش دل من بینە دەرێ داهی ڤیانە چینم من هەلگرم لە دهۆکم ژیم 18 ساڵە کێ پشتگیری تەکایە کێ هانت ئەیە کە بەردەوامبی لە هونەر و گۆرانی؟ وەڵا زۆر هاوڕێم و نانی زۆر ڕازیبوونی خەڵکێکم من دیتەوە نانی من بۆ من پشتگیری چی بوو کواس سترانی بێژم و من بخۆ نانی پشتگیری بوو بخۆ بووم سەرکەوتوبی هیوادارم لە قۆناغی دۆم بتبینم و قسە بکەینەوە ئەو ئینشاءڵڵا من ڕامان ساڵحەم لە هەولێرە بەشدارم تەمەنم 20 ساڵە ڕامان بەڵێ ڕامان چۆن بوو یەکەم ڕۆژ کاتە پێرێ بەشداری و نەکرد کە ئەو ڕۆژە تایبەت بوو بە دانیشتوانی هەولێر؟ وەڵاهی من لە سەفەر بووم کە لە سەفەر هاتمەوە لە سلێمانی بووم هاتمەوە ئەنجا بەشداریم کردووەمانە
چ گۆرانێکە ئامادە کردو ڕامان گۆرانی مامۆستا باجات کانی خان هەنێک مەقامشم حازر کردووە تا باوەڕت بە خۆت هەیە کە بچیتە قۆناغی دۆ ئیشاڵڵا بەڵێ هەستی چۆنە كورة والله دفرم بەڕاست قريبة قرآن چ گۆرانێک عاسمان درم وقراني سيد علي أصغري كردستاني بۆ ئەوانە هەڵ ناصر رزازي مامستا ناصر رزازي داوي لي بردن دكم دقل مامستا مكايلي سي قراني أم بيوزم كاكليم تيرنا دم دانك ودنقت خوشة لەوانەیە ئێستا تۆ ئەو ڕفرێش بیبی بينز بڵێ ئەرێ بەخۆ بەخوا من بچم پێنج نەخێر وەرەگرم بۆ لەوانەیە سیان چوارێکیش قەرزکەن نەبێ بەخۆ عاوەت چی من بچوو سونە مکتمی سترێسم نێگە چوم یەقسم بۆ نەدات سترێست نەبێ ینی بۆ خۆش هەر لە خۆتەوە گەرماتە بێ سبحان الله نازانم بۆەوەی سۆ بۆ شتیان پێ نەکردەوە وەڵی پێم وابی نازانم چۆنی باش باشی باش خۆت بناسێنە ئەگەر ناوزات شتوک ئاکار ئەگەر ئەگەر ئەو ناوم نەبیستۆ تا ئێستا ئەگەر ئەوە بیست ئەی چیرۆکی ئەو ناوی تۆ چییە چۆن ناویان ناوی کێ ناوی ناوی وڵا باوکم نزانم نازانی بۆ حەزەکەم بزانم ئەم جارە لی پرسە بۆ جارێکتر کە بینیمی لێو لە قۆناغی دووەمە بەسەر چاو خۆش بێ ئەگەر وتێ چەند ساڵم 18 ساڵ خەریکی چی ڕۆژانە گیتار و گۆڕان نەخوێنی بەڵێ پەیمانگەوانەر جوان ئەها کاتە هەر گیتار ئەژەنی یان ئەمریکی گیتار اختصاصم زۆر باشە سەرکەوتوبی ئەمڕۆ بە تەمای چ جۆرە گۆرانێکی چ ستایلێک وڵا ستایل فلگلۆر ڕایۆن مستەفۆش دووکەوتیمە ڕاهێڵ تۆ کۆتا بەشدار بووی بۆوە دیۆرە آخر ینی ئیتر تۆ ئەچیت لەوانەیە ئەو نەهیلاک من بڵێن نەخێت لەوانەیە بڵێ قەینە ئاخردانەیە کۆتا بەشدار بۆ ئەڵین بڵێ ئەس هەمی هزرۆتکەم و سترێزۆم ژیوە فولەوە ئەزن سۆخەمژی لە ئێستا سترێس بوو لێرە دانیشتوی لەگەڵ من ئەگەر من ناش بەر سترۆنگ وتنێ سترێسۆ من ئەزن سۆخ ماترسم نەشۆزی جۆر بەچێ من دەنگی من دووەکە چ مشکلە دینینە ناکازی درست بۆم دو درست بێژم اینجا ئەگەر سترێس زۆرتر بێ نەشرازت بەتەکیدە ینی شتێکی بێگومان عارف خۆدە هیوادارم سترێسەکە و کۆنتترۆلکەی نەمێنە گۆرانی کێ ئەڵێ ئەمڕۆ سترانی کێ بێژی تحسین طه ومامۆستا تحسین طه و مامۆستا زەکەریا عەبدڵڵا و چێت بیت ئێکۆ مامۆستا ئەیۆز یوسفیژی بێژ سێ گۆرانی و ئامادەیە دەستخۆش گەلک گۆڕۆنیت ئەومەدەنا بەز سێەوە بێژ سەرکەوتوبی کاتە هیوادارم لە قۆناغی دۆم بە ڕێزیش ببینمەوە